بە بڕیاری قایمقامیەتی سلێمانی سەرجەم مەیخانەکان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دادەخرێن، خواردنەوەی کحول لە شوێنە گشتیەکانیش قەدەغە دەکرێت. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بتوانین حرمەتی ئەو مانگە پیرۆزە بگرین لە داخستانی دوکانەکانی مەیفرۆشتنەوە و دەستگێڕەکانەوە و دانیشتنی مەی خواردنەوە لەسەر زادە و شۆستەکانەوە تا کۆگاتە ئاسایشی تەندروستی مسلمانان، ئاسایشی گیانی مسلمانان، ئاسایشی خۆراکی مسلمانان، ئاسایشی هاتوچۆی مسلمانان کە هەرێکان بە ڕێوەرەتەکانی وەکو ئاسایش و پۆلیس و هاتوچۆ و بازرگانی و هەموو بەشە بازرگانیەکان کەوا پەیوەستدارن بۆ بابەتانەوە هەرێکە لای خۆمانەوە بۆ ئەوەی کەوا بتوانین لە مانگی ڕەمەزانی پیرۆزە مسلمانان بتوانن هەم ئاسایشی خۆراکیان، هەم گیانیان، هەنجەستا هاتوچۆیان لە هەموو ڕووەکانەوە بتوانین کەوا زۆرترین و باشترین کاراسانی و خزمەت بە مسلمانان بکرێت تا کۆمانگە بەڕێز و حرمەتەوە بەڕێ بکەین. بەپێی قسەی سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی لە مانگی ڕەمەزاندا لیژنە هاوبەشەکان بە بەردەوامی چاویان لەسەر کوالیتی خواردن و نرخی بازار دەبێت، هەر سەرپێچیەکیش بە سزای تند ڕوبەڕووی دەبنەوە. بۆ زانیاریتان هەڵمەتێکمان کرد بۆ ناو بازار، لیژنەکان چون ئەو شوێنانەی کە لوقمەقازی و شیرینی دروستەکەن بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ڕێنمایی تازەمان ناونەتێ، ڕێنمایی پێویستمان ناونەتێ، هەم لە شێوازی کارکردنیان، هەم مەعاملەکردنیان لەگەڵ ئەو زەیتەی کە ڕۆژانە بەکارێنن چۆن بەکاری بێن و تایشە بەکاری بێن و لەکوێ لە ناوی بەرن، هەم لە لوقمەقازیە هەندێک جۆری شیرینیە و گواستنەوەی ئەمە زۆر میمە بۆ ئێمە، چکار جاران کارتۆنی کۆن و کارتۆنی دراویان بەکارێنە، هەمومان ڕێنماییمان پێکردوون و کە شتی پۆزەبڵ بەکاربێنن بۆی کە بە سەلامەتی گاتە سفرەی هاوڵاتیان. لە سلێمانی هەموو شتێک بۆ فەراهەمکردنی کەشێکی ئارام بۆ ڕۆژوەوانان ڕێکخراوە. لە نێوان چاودێری توندی بازاڕ و پاراستنی پیرۆزیەکانی ئەم مانگەدا سلێمانی دەیەوێت ئەم ساڵ جیاوازتر لە جاران پێشوازی لەم مانگە پیرۆزە بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.